ژناکتەری بەناوبانگی ئەمریکی ئەنجلینا جولی لە سەر لاپەڕەی خۆی لە ئینستاگرام کۆتاییهێنانی کارکردنی لەگەڵ فەرمانگەی باڵای پەنابەرانی نەتەوە گرتووەکان ڕاگەیاند. ئەوەش دەنگۆیەکی زۆری لە تۆڕە کۆمەڵاتیەکان لەسەر کارنامەیە و ڕێکخراوە لێکەوتەوە. جولی لە نووسینەکەیدا دەڵێت دوای زیاتر لە 20 ساڵ لە فەرمانگەی پەنابەرانی نەتەوە گرتووەکان دەچمەت دەرەوە. فەرمانگەکە پڕیەتی لە کەسانی باش و جیاوازی لە ژیانی خەڵکدا بەدی دەهێنن. بەڵام لەمڕۆ من لەگەڵ ئەو ڕێکخراوانەدا کار دەکەم کە کەسانی زیان لێکەوتوو بە شێوەی ڕاستەخۆ لە ململانەکاندا بەڕێوەی دەبن. جێی وەبیرهێنانەوەی لە ساڵی 2001دا و لە کاتی وێنەگرتنی فیلمی تۆم برایدەر لە کەمبۆدیا جولی کاروانی خۆی لەگەڵ کاری خێرخوازی دەست پێکرد. لەو کاتەدا 1 ملیۆن دۆلاری بەخشیە فەرمانگەی باڵای پەنابەرانی نەتەوە گرتوەکان و مادۆکسی منداڵی بێسەرپەرشتی وەکو کوڕی خۆی هەڵگرتەوە کە ئێستا لاوێکی چالاکە. جولی وەکو باڵیۆزی نیازپاکی نەتەوە گرتوەکان بۆ کاروباری پەنابەران لە ساڵی 2002دا دەست بەکار بوو. لە ماوەی 20 ساڵی خزمەتیدا سەردانی زۆر وڵاتی کرد و لە نزیکەوە لە مەینەتی پەنابەران ئاگادار بووەوە. ئەم دەست لە کارکێشانەوەی ئەنجلینا جولی لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا قسە و دەنگۆی زۆری بە دوای خۆی داهێنا. هەندێک دەڵێن مافی خۆیەتی پاشەکشە لەو ڕێکخراوە بکات چونکە نەتەوە گرتوەکان بۆ خۆی پێویستی با پێداچوونە و چاکسازی هەیە لە پەیکەر و دامەزراوەکانیدا، بە تایبەتی لەم کاتەدا کە نەدەتوانێت کاریگەری هەبێت لە سەرکەمکردنەوەی ئاڵۆزی و جەنگەکان، نەدەتوانێت وەکو پێویست ژیانی پەنابەران باشتر بکات. ئەم هونەرمەندەش دەیەوێت جیاوازی بەرچاو لە ژیانی ئەو پەنابەرانەدا ببینێت. بەڵام ناکارەمەی و سیستمی بۆرۆکراسی ئەو ڕێکخراوە جیهانیە بەهاناوچوونی پەنابەرانی خاو کردووەتەوە. چاودێران بڕوایان وایە جولی دەیەوێت سربەخۆ و ڕاستەوخۆ یارمەتیەکان بە زیان لێکەوتوان بگەێنێت بەبێ مەترسی لە ناوچوونی بەخشینەکان، بە تایبەتی نەتەوە گرتوەکان لەشکرێک کارمەند و فەرمانبەری هەیە کە بەشێک لەو بەخشینانە بۆ ئەو مەبەستە تەرخان دەکرێت. ناوبراو دەزانێت لە کاتێکدا ناوبانگی هونەری ئەو بەکاردێنرێت بۆ قازانجی ئەو ڕێکخراوە. لە بەرامبەردا ناکارامەی و سستی ڕێکخراوەکە بە خراپی بەسەر کەسایەتی ئەو داشکاوەتەوە، بۆیە وا چاکترە هیچ بەرپرسیارەتێکی نەتەوە گرتوەکان نەگرێتە ئەستۆ.